عزیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش ئەم ڕۆژهاتینە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی ستودیۆی پەروەردەی بۆ ئەم ڕۆژ تەوەرێکمان بۆ ئامادەکردوون تەوەری ئەمڕۆ سەبارەت بە پاراستنی ژینگە و پێشکەشکردنی چەند پرۆژە یاسایەکە بۆ بەرگرتن لە پیسبوونی ژینگە بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز کاک سەروەر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستانمان کردووە کە ئێستا لە ستودیۆ لەگەڵمانەیە. کاک سەرۆر زۆر بەخێر بی بۆ ستودیۆی پەروەردەی. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک سەرۆر ئەگەر باسێکی یاخود پێناسەیەکی ڕێکخراوەکەی جەنابتان بکەن سپاس دەکەین. دیارە ڕێکخراوی سروشتی کوردستانی یەکێکە لەو ڕێکخراوە ژینگانی کە لە 5/6 ساڵی 2012 لە ڕۆژی گیانی ژینگە وەک یەکەم ڕێکخراوی ژینگەی لە دەڤەری گەرمیان دامەزرا و دواتر ئێمە لقمان لە کۆمەڵێک لە شار و شارۆچکەکانی تر کردەوە. لە 6 شوێن ئێمە نوێنەرایەتیمان هەیە لە پارێزگای سلێمانی، پارێزگای هەڵەبجە، پارێزگای هەولێر و ئیدارەی ڕاپەڕین لەگەڵ ئیدارەی گەرمیان و دەربەنی خان. لە ڕێگەی ئەم 6 نوێنەرایەتیەوە ئێمە هەوڵ بۆ ئەنجامدانی کار و چالاکی ژینگەی جۆرا و جۆرە دەین. بە تایبەتر ئێمە توانین بڵێم ڕێکخراوێکی تایبەتمەندی لە بواری پەروەردەی ژینگە لەگەڵ یاسای ژینگە. لە بواری پەروەردەی ژینگەکە کار لەسەر ئەو لایەنانە ئەکەین کە زیاتر ڕەبتی بەلایانی پەروەردەیی ژینگەی هەیە لە ناو ناوەندەکانی خوێندن و بەرێککەوتنمان لەگەڵ قوتابخانەکانە هەیە و لە بواری یاسا ژینگەکانیش ئەو پرسانەی یان ئەو بوارانی کە تا ئێستایی جۆرە یاسایەکی بۆ دەرنەچووە ئێمە کارمان لەسەرەوە کردووە کاریش لەسەرەوەکەین کە هەر بوارێک یاسای بۆ دەرنەچووی پرۆژەی بۆ ئامادەکەین و پێشکەشیکەین. ئەمێ لەسەر پۆستەکەی جەناب بە قسەکەم هاوسەرۆکی ئەمە لە چیەوە هاتووە چونکە وازم تاکە ڕێکخراون ئێوە هاوسەرۆکیتانێ؟ بەڵێ دیارە ڕێکخراوی سروشتی کوردستان لە کۆنگرەی یەکەمی لە ساڵی 2015 بە کۆی دەنگی ئەندامانی کۆنگرە بڕیارەوە درا کە سیستەمی هاوسەرۆکی لە ناو ڕێکخراوەکە پەیڕۆ بکات. ئێمە بەسمان بوو زۆربەی ئەو خەڵکانی یان ئەو کەسانی کە لە بواری ژینگە دۆستیا لە باشووری کوردستان کار ئەکەن زیاتر لە ڕێگە زیینێرن و من بەسمان بوو لەم ڕێگەی ئێمە بتوانین دەرفەتێک بۆ ئافرەتان بڕەخسێنین کە بە خۆشحاڵی و ناو ڕێکخراوەکە ئێمە ژمارەی بەرچاو لە ئافرەتیایە بوونی هەبوو و بۆی بتوانین هانی ئەو ئافرەتانی تریش بدەین کە لە ناو ڕێکخراوەکە نین بەڵکوم بێنە ناو ڕێکخراوەکەەوە بتوانن کاری تیا بکەن و ئەو لایەنەمان یان هەموو ئەندامەکانەوەمان بە گونجاو زانی کە ئەو سیستەمە پەیڕۆکرێ بۆی بە خۆشحاڵی و توانین بڵین ڕێکخراوی سروشتی کوردستان یەکەم ڕێکخراوی ژینگەیە لەسەر ئاستی باشووری کوردستان کە سیستەمی هاوسەرۆکی پەیڕۆ کردووە و جگەل لە ڕێکخراوەکەی ئێمە لەم ماوەی ڕابردووە چەند بۆردی ڕێکخراوەی ژینگەی لە ئاستی پارێزگاکان و لە ئاستی ئیدارە سەربەخۆکان کە دروست کراون ئەوانیش بەشێکیان پەیڕەویان لە سیستەمی هاوسەرۆکی کردووە لە ناو بۆردەکانە کە ئەمەش هەم لەسەر پێشنیاری ئەمە بووە و هەم سوودبینین بووە لەو پەیڕۆ پرۆگرامیان و سیستەمەی کە ئێمە پەیڕۆمان کردووە. لەوانە بۆردی ڕێکخراوە ژینگەکانی سلێمانی کە سیستەمی بەڕێوەبەری هاوسەرۆکیە واتە ژنێک و پیاوێک هاوسەرۆکی ئەو بۆردن و هەروەها بۆردی ڕێکخراوە ژینگەکانی دەڤەری ڕاپەڕین ئەوانیش بە هەمان شێوە سیستەمی بەڕێوەبردنیان هاوسەرۆکیە. بەڵێ ئێکاک سەرۆر ئەگەر باسێکی ئەرک و چالاکیەکانی ڕێکخراوەکەی بە شێوەیەکی گشتی لە چی بوارێکا کارەکەن زیاتر؟ وەک لە سەرداش ئاماژەم پێکرد بواری کارکردنی ئەمە بواری پەروەردەی ژینگە و یاسای ژینگەیە چکە ئێمە بە تەجروبەی کارکردن ئەم ڕێکخراوە لە 2012 دامەزراوە پێشتر لە هەموو بوارەکانی ژینگە کارمانە کرد و خۆی ڕەگەزە ژینگەکان بریتێ لە ئاو هاو خاک هەرێکێک لەم ڕەگەزانە هەر سێتەوەرەکە کارەکەن جەناب پێشتر بەڵێ هەرێکێک لەم ڕەگەزانش کۆمەڵی لقی تری لێ ئەبوویەوە و توانای مادی و توانای مرۆیی ئێمەش مەحدود بوو بۆ ئێمە فریای هەموو ئەم ڕەگەزانە ناکەوتین و بە گونجاومانزانی کە ئێمە خۆمان تایبەتمەند کەین و تەجروبەی کارکردنیش ئەوەی پێوتین کە پێویستە ئەگەر ئێمە بمانەوێت تاکی ژینگە دۆست دروست بکەین پێویستەکە بگەڕێنەوە بۆ بواری پەروەردەی ژینگەی کە دەڵێن پەروەردەی ژینگەیش پەروەردەی ژینگەی لە ناو ناوەندەکانی خوێندن پەروەردەی ژینگەی لە ناو میدیا پەروەردەی ژینگەی لە ناو خێزان واتە تا چەنە گرنگە لە باخچەکان و لە بنەڕەتیەکانەوە دەست پێ بکرێت. بەدڵنیاییەوە وەک تەجروبەی کارکردنی ئێمە لە ماوەی ئەو ساڵانەی ڕابردووی پێوتین ئەگەر ئێمە بمانەوێت ژینگەی کوردستان بپارێزین و ئەو دەستدرێژانە بۆ سەر ژینگە سنووردارکەین لە ڕێگەی یاسا و هەروەها لە ڕێگەی پێگەیاندنی تاکی ژینگە دۆستەوە ئەمەش لە ڕێگەی پرۆگرامی ژینگەی ئەبێ لە ناو ناوەندەکانی خوێندن بە تایبەتر لە ناو باخچەی بڵێ بە تایبەتر لە ناو باخچەی مناڵانەوە لە باخچەی مناڵانەوە پرۆگرامی ژینگەی هەبێت تا دوهەمین ئاستی خوێندن بۆی کە بتوانێت تاکێکی ژینگە دۆست دروست بکرێت ئەمەش هەر خۆی بەگشتی بواری پەروەردە بوارێکی یان پرۆسەیەکی خاوە یعنی تۆ ئەمڕۆ کار ئەەکەی لە پاش 10 ساڵی تر لە پاش 15 ساڵی تر لە پاش 20 ساڵی تر بۆ منە بەرهەمی دەرەنجامەکەی بڵێ وەکۆی کە ئێمە با بڵێن ئەم بواری پەروەردەی بشبهێنین بە چاندنی نەماوێک تۆ ئەمڕۆ نەمامێکی بەردار ئەڕوێنیت بەڵام پاش 10 ساڵی تر بۆ نمونە پرتەقاڵت یاخود بەرهەم دەیات بەدڵنیاییەوە بواری پەروەردەش بە هەمان شێوە بە تایبەتری ژینگە
و ئەمە زۆر گرنگە کە ئێمە بتوانین ژینگە بکەین بە پرۆگرامێک بۆ مەبەستە ئێمە پێش 2 ساڵ لەمەوە بەرکارمان لەسەرەوە کرد کە یەکەم پرۆگرامان بۆ مناڵانی باخچە دانا و ئەم پرۆگرامت نزیکەی 1500 نوسخەمان لێ بە چاپگیان و دواتریش لە ڕێگەی PDF-ەوە بە شێوەی بابڵین ئۆنلاین لەناو تۆڕە کۆمەڵاتەکان بڵاومان کردەوە و تەجروبەی ئەم پرۆگراممان کرد پرۆگرامێکی تا ڕادێک سەرکەوتوو بوو و هەروەها ئێستا کار لەسەرەوەکەین کە پرۆگرامی ژینگەی بۆ قۆناغی بنەڕەتی بە تایبەت پۆلی 1 2 3 4 دابنین کە ئەمەش بەڕاستەکان بە چۆ گەشتووە ڕاستیە ئێمە پێش ئیشکردنی ئێمە هیچ ڕێکخرا و هیچ کەسێکی تر لەم بوارە بە چڕی ئیشی نەکردبوو و لە زۆرێک لە ناوەندە زانستی و ئەکادیمیەکانیش ئێمە سەرچاوە زۆر کەم بوو بۆیە ئێمە یەکەم ئیشکە دەستمان پێکرد کۆکردنەوەی کۆی ئەو بابەتانەیە کە بۆ ژینگە مناڵ نووسراوە و بە گرنگیشمان زانی کە بواری ئەدەبی و بواری مناڵ و ژینگە پێکەوە بەستینەوە لەبەر ئەمە هەموو ئەو دەقە ئەدەبیانەی کە وەکو چیرۆک وەکو هۆنراوە وەکو دەقی شانۆی ژینگەی وەکو گۆرانی ژینگەی هەموو ئەم دەقانەی کە هەیە لە هەر شوێنێک ئێمە هەوڵمانداوە بەدەستی بێنین هەتا ئێمە سوودمان لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بینیوە و لە ڕێگەی ئەوانیشەوە لە ڕێگەی ئەنجومەنە ژینگەکانی ئەوانیشەوە توانیوان ئێمە سوود ببینین کۆمەڵک دەقی زۆر کۆ بکەینەوە و ئەمانە کۆمەڵک کەرەستەنیان کۆمەڵک سەرچاوی زۆر باشن لە بەردەستیان بۆ ئێمە دەست بە پرۆگرامە ژینگەکە بکەین و ئێستا ئێمە لە کۆکردنەوە تەواو بووین و لە ئامادەکردنی ئێمە تەواو بووین چوینە سەر نووسینی پرۆگرامەکە ئەمەش بەڕاستی کاتی دەوێت بەڵام ئێمە هەم کەم تەرخەمیمان نەکردووە و هەم بەردەوامیشی لەسەر کارکردن لەمە ئەمە زۆر گرنگشە بۆ قوتابی و خوێنکار ئەتوانین بڵێن زیاتر ڕەنگە گوێ لە مامۆستا بگرنەوە لە دایک و باوکجا بۆیە لە پرۆگرام بێ ڕۆڵێکی زۆر باشە بینێ لە داهاتوە بەدڵنیاییەوە ینی با ئێمە خۆمان بینینەوە یادی خۆمان من زۆر بەی کاتێ ئەو شتانی کە بۆ نمونە مامۆستا کاتێک ئامۆژگاری ئێمە کردو لە ناو پۆلێکا کە پێویستین بۆ نمونە بەسەر شۆستەیەک بڕۆتای ئێسش بنەوشتم لە زەهنایە کاتێکە بۆ نمونە شقامێک و شۆستێک دێتە بەردەمم بەردەوام ئامۆژگاری مامۆستاکە لە زەهنی منایە و من پابندم ئەم ڕێنمایە و لە کاتێک من لە قۆناغێکە ئەم ئامۆژگاری منی کردویان ئەم ڕێنمایی داوە بە من کە من زۆر مناڵ بووم ینی بۆیە بەدڵنیاییەوە زۆر جارێ ئەو قسە کرێت کە مناڵ کاغەزێکی نەنووسراوە تۆ چی دەوێت دەتوانین لێ بنووسیت ئەمە شتێکی زۆر بەدڵنیاییەوە بەڵام ئەم لایەنەش ینی باای من ڕخنێک لە وەزارەتی پەروەردە بگرینەوە تۆ تەماشا بکە هوەرت هەیە وەکوانێک لە ناو ناوەندەکانی خوێندنە خوێنرێت وەرزش شتێ وەکوانێک لە ناو ناوەندەکانی خوێندنە خوێنرێت لە کاتێکا ژینگەت نییە کە ژینگە یەکە وەرزش هوەر 2 3 لە دوای ژینگەوە دێت بۆیە تۆ پێویستیت بەوەیە کە ژینگە پرۆگرامێک بێ لە ناو ناوەندە و تۆ ئەگەر بۆ نمونە تاکێکی ژینگە دۆستت دروست کرد تاکێک دروست ئەکە یان تاکێک پێگەێنی کەم تاکە بە ئاگایە لەلایانی تەندروستی بە ئاگایە لەلایانی ژیانکاری و بە ئاگایە بەرامبەر بە مافەکانیشی یعنی ئەگەر هەر تاکێک ژینگەیەکی تەندروستی نەبێت و ژینگەیەکی سەوزی نەبێت ژینگەیەکی پاکژی نەبێت ئەو تاکێکی ناوشیار و ئەوە دەرەجێت کاک سەرۆر ئەگەر باسێکی ڕێکخراوەکەی جەنابتان کەین لە چەند کەس پێکاتن چه پشتگیریتانەکە دیارە ڕێکخراوی سروشتی کوردستان ئەتوانم ینی بڵێم لە هەموو ڕنگ و دەنگە جیاوازەکانی تایە ئەو بە خۆشحاڵیەوە ڕێکخراوێکی قازانجنەویستی سربەخۆیە واتە سەر بە هیچ لایەنێک نییە و لەسەر ئاستی کوردستان ئەندامی هەیە زیاتر لە 100 ئەندامی خۆبەخشمان هەیە لە ئاستی مامۆسای زانکۆ تایەتە تا و کەسێکە هیچ جۆرە بڕۆنامەیەکی نییە لە هەردوو ڕەگەستیامانەیە تا ئێمە خەڵکی بۆ نمونە ینی غیرە کوردیشمانتیایە واتە ئێمە مەرجنیە و خەڵکانی کە کار لەگەڵ ئێمە ئەکەن ئیلا بێ نەتەوەی بنیان کورد بن نابە پێچەوانەوە هەر کەسێکە بتوانێت سوودێک بە ژینگە بگەێنێ یاخود بتوانێت ڕێکخراوەکەی بتوانێت سوودێک بە خودی و کەسە بگەێنێت توانین لە ناوێ کار بکات و پاڵپشتی لە ڕاستی ئێمە جیالەوەی کە خۆمان خۆبەخشین هاوکات پاڵپشتی یان هاوکاری دارایی لە باخەڵەکانی خۆمانەوە هێنینە دەرەوە ئەی بەخشین بە ڕێکخراوی سروشتی کوردستان کە ئەتوانم بڵێم نمونەی ئەم شێوازە لە فۆرمی کارکردن لە باشووری کوردستان و لە عێراق و تەنانەت لە جیانی شەبڕاستی کەمە یعنی کەمن ئەو خەڵکانی کە بۆ نمونە خۆی بە خۆبەخشی ئیش بکە و هاوکات پاری باخەڵی خۆی بێنێتە دەرەوە کەمن ئەو خەڵکانی کە بۆ نمونە لە ساڵێک زیاتر تێپەڕێت بۆ 5 ساڵ بۆ 10 ساڵ بۆ بە خۆبەخشی بۆ ژینگە ئیش بکات نمونەیەم کەسانە لە ئەڵمانیا لە سوید لە یەکێتی ئەوروپا نمونەیەم کەسانە بەڕاستی زۆر کەمە هەر لەبەرەوەشە کە پێویست ئەکات نرخ و بەهای ئەو کەسانە بزانرێت کە بە خۆبەخشی کار ئەکەن و کاتی خۆیان ئەبەخشن بۆ پارێزگاریکردن لە ژینگە و سروشتی کوردستان بەڵێ ئەی سنووری چالاکیەکانتان چۆگرێتەوە لە چۆ بۆش ئێمە لەناو پەیڕاوەکەمانە هاتوڵین لە هەر شوێنێک کە دەرفەتی ئەنجامدانی کار و چالاکی ژینگەی تیا بگونجێت بۆ ئەگەر دەرفەتمان بۆ بڕەخسێ بچین بۆ وڵاتانی دراوسێش ئەتوانین یعنی بچین لەوانش بۆ چالاکی ئەنجام بدەین بەڵام لە باشووری کوردستان ئێمە زیاتر لە وەک ئاماژەم پێکرد ئەو شوێنانی کە ئێمە نوێنەرایەتیەکانمان لەوێ بوونیان هەیە لەو شوێنانە ئێمە زیاتر چالاکی ئەنجام ئەدەین پێشتریش ئاماژەم بە ناوی شوێنەکان کرد بەڵێ ئەی لە ئێستا ژینگەی کوردستان چۆنە بینی لە ڕاستیە میانی ژینگەی کوردستان
کۆمەڵێک هۆکار هەن لە باشووری کوردستانە کە ئەمانە هۆکاری پیسکردن و تێکدان و شێواندنی ژینگەن بە خوێندنەوە بۆم هۆکارانە توانین بڵێن ژینگەی باشووری کوردستان بەرەو دۆخێکی مەترسیدار هەنگاوانێت و ئەگەر ڕێگری لە کەمکردنەوەی ئەو دەستدرێژان نەکرێت کە ئەکرێت سەر ژینگەی کوردستان بە دڵنیاییەوە ژینگە و تەندروستی تەواوی ئەو مرۆڤانی کە لەسەر ئەم خاکە ئەژین ڕوبەڕووی مەرگ ئەبێتەوە. ئەو هۆکارانش دیان دیارترین ئەو هۆکارانش بریتە لە دەرهێنانی نەوت و گواستنەوەی نەوت لە ڕێگەی تەنکەرەوە و نەبوونی کارگەی ڕیسایکلین لە باشووری کوردستان و زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان و پشنەبەستن بە هێڵی گشتی و تێکەڵاوبوونی ئاوەڕۆکان و چەندین هۆکاری تری یاساکی تون نییە دژی ئەمانە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2010 بیریان لەمە کردوێتەوە و یاسای تایبەتمەندیان داناوە ینی تۆ تەماشا بکە یاسای هەشتی ساڵی 2010 هەیە یاسایەکی تا ڕادەیەک باشە و سزاکانیشی توندە دڵنیاییەوە ناکرێت بەڵێ بەڵێ هەم پێویستی بەوە هەیە کەم یاسای هەموار بکرێتەوە چکە لە 2010 دەرچۆ بۆ 2010 بۆ 2021 ماوەیەکی زۆرە و تۆ بە دڵنیاییەوە پێویست ئەکات کە لەگەڵ ئەم گۆڕانکارانەی سەردەمەوە لەگەڵ ئەم دەستدرێژانەی کە ئەمڕۆ کرێتە سەر ژینگە بگونجێنرێت و هەروەها جێبەجێش کرێت کە جێبەجێ ناکرێت لەبەر ئەمە ژێمە پێویستیمان بەچی هەیە پێویستیمان بەوە هەیە کە دادگای ژینگەیمان هەبێ و پێویستیمان بەوە هەیە کە دادوەری ژینگەیمان هەبێ چکە بەشێک لەو دادگا و لەو دادوەرانی کە لە ناو دادگاکانی باشووری کوردستانە حکم ئەکەن یان حکم ئەدەن بەشێکیان ئاگاداری ئەو ڕێنمایی و یاسا ژینگەیانە نین بەڵێ بە دڵنیاییەوە چونکە لە ناو دادگا هەیە لە باشووری کوردستانە من بۆ خۆم سەردانم کردو بە مەدانی بۆ بەدۆدا چوون لە ناو دادگا هەیە خۆی درەختی بڕێوەوە لە کاتێکە بەپێی دقی ئەو یاسایی کە هاتووە کەسێکە گەر درەخت ببڕێتەوە بێ مۆڵەتی فەرمانگەی ژینگە وەربگرێت و ئەبێت هۆکارێکی هەبێیان پاساوێکی زۆر گەورەی هەبێ و بێ قەرەبوش دوای ئەو درەختانە بکات و لە کاتێکە ئەو دادوەرەکە بڕیاری یاوە لەسەر بڕینەوەی درەختانە تەنها بە پاساوی ئەوەی کە ئەم درەختانە لە ناو حەوشەی دادگاکەیانە تەنها گڵا ئەوەرێنێت تەنها بم پاساوە ئەم درەختانیان بڕێتەوە بێ هیچ قەرەبوویەک بکرێت بەداخەوە کەواتە توانین بڵێن تاچی کۆمەڵگەکەمان هۆشیاری چەنە بۆ ژینگە لە ڕاستی من ناتوانین ینی بڵێن هەیە نییە بەڵام ئێمە چاوەڕێی چۆڵی دەرەنجامەکانە بینین ینی تۆ تەماشا بکە زۆربەی میدیاکان با بڵێن هەڵمەتی وشێر ڕێکخراوەکان هەڵمەتی وشیاری ئەنجامەوە سەریاڵە ینی مەبەستمەوە دادوەرێک ئەو کارێک کردبێ ئەبێ هاوڵاتی ئاسایی چی بکە بە دڵنیاییەوە نەکەوە ئەسڵەن لە ناو ناوەندەکانی خوێندنی شایانی قوتابخانە هەیە ناوی قوتابخانەی هیوایە باشە لە ناوچەیەکی کوردستانە بەڵام لە هەمان ئەو قوتابخانەیە کە ناوی هیوایە وەکە ئێمە قوتابخانەکان بە ناوەندێک ئەبینینەوە بۆ پێگەیاندنی تاکی ژینگە پارێز بە هەمان شێو لە ناو ناوەندەشا درەخت بڕاوەوە تەنها بە پاساوی کە گڵا وەرێنێت یعنی ناتوانن کەسێک نیەم گەڵانە کۆ بکات و لە کاتێکا لە ئەوروپا یان لە زۆرێک لە وڵاتانی کە دۆستی ژینگەن ئەو گەڵانە کۆکەنەوە کوپەینێک سوودی لێ بینەوە بۆ خاکەکە بۆ بنی درەختەکە بەڵام لە وڵاتی ئێمە بە پاساوی کە بۆ نمونەوە ئەوەرێنێت لەناو ئەبرێ بۆیە لە مامۆستاکانمان لە دادوەرەکانمان لە هەموو ئەمانە بەڕاستی ئێمە کێشەمان هەیە بۆی پێویستیمان بە پەروەردەیەکی ژینگەی دروست هەیە بۆ ئەو تاکانی کە ئێمە چاوەڕێیان لەکەین کە داهاتوی ئەم وڵاتیان بدەین بەدەستەوە ئەمڕۆ کۆنگرێکی ڕۆژنامەوانیتان بەست لە نووسینگەی پەرلەمان لە شاری سلێمانی ئەگەر باسێکیەوەمان بۆ بکەی هۆکارەکەی چی بوو بەس چی بوو لەم کۆنگرە ڕۆژنامە دیارە ئێمە لەم بیانی ئەمڕۆ سەردانی نووسینگەی پەرلەمانی سلێمانیمان کرد دیارەمە بۆ جاری دووەمە پێشتر سەردانی پەرلەمانی کوردستانمان کردو دوو پرۆژە یاسامان پێشتر پێداون کەیەکیان پرۆژە یاسای پارێزگاریکردن لە مافی ئاژەڵانی بێپەناگی وەکو سەگ و گوێدرێژ و پشیلە و پرۆژە یاسای دووەمیشیان بریتیە لە پارکی نیشتیمانی دەستکرد بۆ ڕێگریکردن لە بەهەدەردانی ئەو نەمامانی کە ساڵانە ئەڕوێنرێت و ئاو نادرێت و ناپارێزرێت و وشک ئەکرێت و هەروەها بەمبەستی زیادکردنی ڕوبەری سەوزایی کوردستانیش و ئەم ڕۆژێمە کە سەردانی نووسینگەی پەرلەمانی سلێمانیمان کرد دوو پرۆژە یاسای دیکەمان پێشکەشکردن پرۆژە یاسای بەدەر لەوەی تر بەڵێ پرۆژە یاسای سێم بریتی بوو لە یاسای سنووردارکردنی بەرهەمێنان و هاوردەکردنی پلاستیک بۆ باشووری کوردستان چی ئەو پلاستیکانی کە هاوردەکرێن وەچی ئەو پلاستیکانشی کە لە ناو خۆ لە ڕێگەی کارگە ناوخۆیەکان و بەرهەمێنرێ چکە گەرێمە تەماشا بکەین ڕۆژانە 7,000 تۆن زبڵ و خاشاک فڕێدرێتە ناو ژینگەوە تەنها لە هەرێمی کوردستانە بەڵێ لە 35 ئەم پاشەڕۆیانی کە فڕێدرێتە ناو سروشتەوە بریتین لەو پاشەڕانی کە پلاستیکین ئەمە ڕێژەیەکی زۆرە ئەمە چی لێکرێت هەمووی فڕێدرێتە ناو ژینگەوە
ئەخرێتە ژێر خاکەوە بەشی ئێستاشە بەڵێ ناکرێت نا بە دڵنیاییەوە ئەمە ئەخرێتە ژێر خاکەوە و وەکو بۆمبێکی نەتەقی وایە لە هەر کاتێکا بێت تەقێتەوە واتێ بۆمبێکە جێ هەڵین بۆ بیان بە خۆمان ناتەقێتەوە یان بنەوەکانی داهاتوومان ناتەقێتەوە لەمە پێشباز لەوە کرا کارگەیەک لە تانجەرۆ دانراوە ئەم کارگەی تا ئێستا بە گەڕ نەخراوە ینی ئیش ناکات لە کاران نییە بۆ لە کارانیە لە ڕاستیامە تاسە نەکەوتۆ نەکەوتۆتە ئیش ئەوەندە ئێمە زانیاری بەدەڵەت چونمان کردێ نەکەوتۆتە ئیش بۆ ئێمە لە 35 ئەم پاشەڕۆ پزیشکی ئەم پاشەڕۆیانەمان بریتە لە پلاستیک لە 35 کەمە پاشەڕۆی پاشماوەیەکی زۆرە بۆ ئێمە بتوانین پلاستیک کەم بکەینەوە لە ناوم پرۆژێمە ئاماژەمان پێداوان پێویستیمان بە پرۆژەیەک بیان یاسای یان پرۆژە ڕێنماییەک ئەبێت کە بێ حکومەت یاخود پەرلەمان کار لەسەر ئەمە بکات بۆ ئەمەش ئێمە هاتووین لە ناوم پرۆژەیە چیمان کردووە ئاماژەمان بەوە کردویان لە ناو یەکێک لە مادەکانی هاتووە کە ئەبێت حکومەت باج بخاتە سەر هاوردەکردنی ئەو کەرەستانی کە پلاستیکین هاوردەی ناو کوردستانەکرێن و هەروەها باج بۆ ئەمانەی ناوخۆش بە هەمان شێوە باشە بۆ ئەوەی خەڵکی بە ئاسانی ئەم کەرەستە پلاستیکانی لە ناو بازاڕەکانە دەست نەکەوێت بەڵکم بە زەحمەتی دەستی بکەوێت یاخود بۆ منە پارەکە بێ بە دوو بەرامبەر ئەو کاتە تاک بیر ئەکاتەوە کە لە جیاتی ئەمەی پارە بدات بەم کەرەستە پلاستیکە کە پارێکی زۆرە یەک جار ئەم پارێ بۆ منە بدا بە کەرەستەیەکی شوشە یاخود کەرەستەیەکی ئستیل یاخود سفرەیە کە بۆ چەندین جار بۆ ناتوانرێت بسڕدرێت یاخود گڵاسی شوشە یاخود هەر جۆرە کەرەستێکی تری جێگرەوە و ئەم کەرەستانی تر بەکاربێنێت و چەندین جارتوانرێت بۆ بەسەر ئەم کەرەستانی تر بەکاربێنێت و بشۆرێت و بەکاری بێنێتەوە بەبێەوەی هیچ پاشەڕێک بۆ نەفرەداتە ناو ژینگەوە کەمە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە و هاوکات قەدەغەکردنی کەرەستە پلاستیکەکان لە ناو چێشتخانە و کافەکانە باشە و لە ناو هەموو ئەو شوێنانی کە با بڵین هەیە ئەو شوێنانی شوێنی زۆر بەربڵاو بەڵێ بە دڵنیاییەوە کە زۆر جای لایەن تیمە تەندروستیەکانەوە ئاماژە بۆەوە کرێت کە با کەرەستەی شوشە بەکارنێنرێ بەڵکوم کەرەستەی پلاستیکی بەکاربێنرێت چونکە ئەمە لەلایەنی تەندروستیوە گونجاوترە و باشترە یعنی ئێمە پێمان وایە کە لایەنی تەندروستیش پێویستەکە بەم قەرارانەی خۆیانە بچنەوە و بڕیاری خۆیانە بچنەوە چونکە تۆ تەماشا بکە ئەو کەرەستە پلاستیکەی کە تۆ بەکاری هێنی خۆراکی تیەکەی بەشێک لە خۆراکانی ئێمە گەرمە ئەم کەرەستە پلاستیکێ لە نەو دروست کراوە تۆ کاتێک ئەم خۆراکە گەرمەی تی ئەەکەیت کارلێکەکات لەگەڵ ئەم نەوتا وە کە تۆ ئەی خۆی بەپێی تێپەڕبوونی فترەیەکی زەمەنی ئەمە کاریگەری لەسەر تەندروستی تۆ دروستەکە و تۆ تووشی شێرپەنجە ئەکات و لە هەمان کاتە ئەو نانی کە تۆی کڕی خیتە ناو علاگەیەک و نانەکە گەرمێکێکیتە ناو علاگە و کارلێکە بە هەمان شێو ئەمیش تۆ ڕوبەڕووی ئەوە نەخۆشیە ڕووی تەندروستی و لە ڕووی ئەی سەبارەت بە علاگەی نایلۆنی ئەوەی سەمونخانە و نانۆخانەکان ئەوە گەشت بەشەوە چکە کاتی خۆی بڕار درا و لەلایەن لیژنەکانی قایم قامێتەوە بەڵام نازم ئەوەندەی من بزانم شکستێنە دیارە ئەو قەراری کە درا ینی ئەتوانین بەدیلەکە ئەوە بوو کە لە جیاتی کیسەی نایلۆن زەرفی کاغەز بەکاربێن ڕاست دیارە بە هەموو پێوەرێک زەرفی کاغەز بەکارهێنانی زەرفی کاغەز لە کیسەی نایلۆن باشترە بەڵام شتێکەیە کە لە کیسەی کاغەزیش لە زەرفی کاغەزیش باشترە کە ئەویش بەکارهێنانی تورەکەی قوماشی خامی دۆستی ژینگەیە چونکە ئەو لە پەموولۆکە دروستکراوە بۆ چەندین جارە توانرێ بەکاربێنێتەوە توانای هەڵگرتنی شتومەکی زیاترە وەگەر هەر کاتێک ئەم تورەکە قوماشە خامە فڕە بدێتە ناو ژینگەوە ئەتوانێت شی بێتەوە چکە وەک ئاماژەم پێکرد لە پەموولۆکە دروستکراوە بەڵام کیسەی نایلۆن یاخود کیسەی کاغەز ئەمانە پێویستیان بە ڕیسایکلین هەیە و زۆر جاریشەیە کە ڕیسایکلین ناکرێن و تەنها ئەسووتێنرێن و فڕێدرێنە ناو ژینگەوە ئەو قەرارە تەبعاً بەبێ قایمقامێتی سلێمانی یان هەر ناوەندێک کەڵەسی قەرارەیە زۆر جار بەبێ ڕاوێژکردن لەگەڵ ئەو ناوەندانی کە با بڵێن پسپۆڕیان یە خوشارەزایان هەیە و قەرارە نەدەن بۆی قەرارەکەیان یا و بەڵام تا فترێکی زەمەنی ئیشی پێکرا بگەڕێمەوە سەر ئەو پرۆژەیە پێم گونجاوە کە ئاماژەی زیاتری پێ بکەم و قەدەغەکردنی ئەو کەرەستە پلاستیکیان لە ناو هەموو چێشتخانەکانە لە جیاتی ئەوانەی کە ئەو بەکاربێنرێ و کەرەستانە بەکاربێنن کە شوشەن یاخود بەدیلیەوەن و هەموو ئەم کەرەستە پلاستیکانە بەدیلیان هەیە باشە و لە هەمان کاتە لە ناو ئەم یاسای ئاماژە بۆ یان سزادانراوە بۆ ئەو کەسانی کە سەرپێچیەکەن سزاکانیش هەم سزای مادی و هەم سزای حەبسکردنیشی تایە و پرۆژەی دووەمیش کەم پێشکەشمان کردو پرۆژەی کاری خۆبەخشیە لە کوردستانە تۆ تەماشا بکەی کاری خۆبەخشیش لە کوردستانە ئەبێ بە دوو بەشەوە بەشێکیان بریتین لەو خۆبەخشانەی کە لە ناو ناوەندە ڕێکخراوە ڕێکخراوە ناحکومەکانە کارەکەن بە خۆبەخشی و بەشێکی تریشیان بریتین لەوانەی کە لە ناو دامەزرا حکومەکانە بە خۆبەخشی ئیش ئەەکەن هەر یەکێک لەمانەی کە ئیشەکەن بەپێی هیچ یاسایەک مافەکانیان و ئەرکەکانیشیان دیاری نەکراوە تۆ تەماشا بکە لە ناو کەرتی تەندروستیە کەسێکەیەک پەرستاری تەواو کردووە لەو شوێنە بە خۆبەخشی کارەکات تەنانەت فەرمانی وەزارەتیشی بۆ دەرچواتە لەلایەن وەزیری تەندروستی و ئیمزای بۆ کراوە بۆەوەی کە ئەم کەسە بە خۆبەخشی ئیش بکات و لە شوێنی هەستیاریشا داوامی پێکرێت وەکو بەشی فریاکەوتنیان بەشی تەواوی بابڵیان بەشی دەرزی لێدان ئەگەر ئەم کەسە ڕوبەڕووی هەرڵەیەک ببێتەوە
کێ ڕوبەڕووی لە پرسیینەوە بێت نەمافی نە ئەرکی ئەم کەسە بە هیچ جۆرێک بە یاسا ئەوە نەکراوە و لە هەمان کاتە ئەم کەسەش کە بۆ نمونە ئەم هەموو کارە ئەکا بە خۆبەخشی داهاتێکی زۆر بۆ حکومت ئەگەڕێنێتەوە باشە چکە ئەگەرم خۆبەخشانە نەبن حکومت پێویست ئەکا کە بۆ نە خەڵکانێکی زۆر دابمەزرێنێ بۆ ئەمەش بەردەوام دەڵێ پارەم نییە بەڵام کە بە خۆبەخشیش دەکات پێویست ئەکا کە مافی ئەم خۆبەخشە بپارێزرێ یاخود ئێمەوە کە لە ناو ڕێکخراوە ژینگەکانە ئیشەکەین پێویست ئەکا مافی ئێمە لە کۆمەڵک لایەنەوە هەیە بپارێزرێ و هەروەها ئەرکەکانیشمان بۆنە دیاری بکرێت ومە بۆیە پێویستی بە ڕێخستنی یاسایەکە بێ کە ئەم یاسایە ئەتوانێت تەواوی ئەم کەسانی کە لە ناو ڕێکخراوەکان یان لە ناو کەرتی حکومەت ئیشەکەن هەمووی ڕێک بخات وارووا هاندانیشی تیادانراوە بۆ نمونە ئەو کەسانی کە بە خۆبەخشی کارەکەن ئەگەر لە ماوەی 2 ساڵە یان زیاتر لە 2 ساڵە بتوانن 2000 کاتژمێر کار بکەن بە خۆبەخشی ئەبن بە خاوەنی بڕوانامەی کاری خۆبەخشی لە کوردستانە کە بوون بە خاوەنی ئەم بڕوانامەیە یەکەم لە 100% لە کرێی پشکنینی نەخۆشخانە و نەشتەرگەری و ئەوانە ئەبەخشتێن لە 175 لە کرێی خوێندن ئەبەخشتێن و هەروەها ئەو خەڵکانەی تر کە دانەمەزراون کە خۆبەخشن و دانەمەزراون سوودمەند ئەبن لە هەر کاتێکی دامەزراندن بە چەند خاڵێک ئەکەونە پێشی ئەو کەسانی کە بە خۆبەخشی ئیشان نەکردووە بێ ئەمە حسابێکی زیاتر بەدڵنیاییەوە حسابێکیان ئەولوێتێکی زیاتر لە دامەزراندنە ئەدرێ بەم کەسانەی کە بە خۆبەخشی ئیشیان کردووە و مافەکانیشان بەپاز گرنگ جێبەجێکردنەکەیەتی وەڵامی پەرلەمان چی بوو لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتە معنەکان چیاڵێن دیارە کاتێککە بۆ نمونە ئێمەم ئیشە ناکەین خەڵکانێک لە پێش یان قسە دەکەن دەڵێن بۆ نمونەی پرۆژەیەک نییە پێویستەکە پرۆژەیەک هەبێ ئێمە هاتین و پرۆژەیەکمان دروست کرد و پرۆژەیەکمان بەرهەمێنا و پێشکەشمان کرد ئەمە ئیشی پەرلەمانە ئەم پرۆژەیە ئیمزای پێویستی بۆ کۆکاتەوە بیخاتە بەرنامەی کاری پەرلەمانەوە بەڵام لە ئێستاوانەوەیان وت کە پرۆژەکە پرۆژەی هەردوو پرۆژەکە پرۆژەی گرنگە و پاڵپشتیشی لەکەن بەڵام لە ئێستا وەرزی یاسادانانی ئەوان نییە بۆیە لە کاتی وەرزی یاسادانانی پەرلەمانە ئەوان پرۆژەکە ئیمزای پێویستی بۆ کۆکەنەوە پێشکەشێکن و بە دڵنیاییەوە کار لەسەرەوەکەن کە ببێت بە یاسا لە کوردستانە کە ئەمە بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە چکە دوو پرۆژەی یەکەم و دووەمیشمان ئیمزای پێویستی بۆ کۆکراوە خوێندنەوەی یەکەمیشم ئەو گەشت بچوو بەڵێ ئەو خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە ئێستا لە پەرلەمانایە کە چاوەڕێکین لەم دانیشتانەی ترانی ئیشی لەسەر بکرێت و بێت بە قانونێک ئەمە جێگەی دڵخۆشیە بێن بۆ ئێوە هەم بۆ بە سوودی شەبێ بۆ ژینگەی کوردستان سەبارەت بەوەی کە ئەوەی پێشووتر ئەو پرۆژه یاسانە ئێستا ئەوەندەی تۆش ئاگاداربی توان سەگی بێخاوەن زۆر بڵاو بێتەوە لە شارە ینی هەم جاری وایە ئەوانیش ڕوبەڕووی لێدانە بنەوە یان بە پێچوانەوە ڕەنگەی تر ئەوانش لەو حاڵەتەوە پەلاماری خەڵک بن تووشی نەخۆشیکەن ئەی ئەمە بۆ تا ئاسا ئەم پرۆژه یاسە بە شێوەیەکی زووتر نەچوەتە ناو پەرلەمان دەکرێن پرسیارە لە هەموو ئەندام پەرلەمانەکان بکەین دەکرێن پرسیارە لە سەرۆکایەتی پەرلەمان بکەین وەڵامەکەمان لەوان دەست بکەوێت چونکە بە دڵنیاییەوە وەکو چۆن ئێمە وەکو مرۆڤ مافی ژیانمان هەیە بە هەمان شێوە ئاژەڵەکانیش مافی ژیانیان هەیە بە تایبەتر ئاژەڵە بێپەناگەکانی وەکو سەگ و گوێدرێژ و پشیلە و ناشکری ئێمە لەژێر هیچ پاساوێکە ڕوبەڕووی دەزرێژی کوشتن بریندارکردن و هەر جۆرە ئازاردانێکیان بکەینەوە و وەکو حکومەت وەکو چۆن بەرپرسیارە بەرامبەر بە ژیانی مرۆڤەکان بە هەمان شێوە بەرپرسیارە بەرامبەر بە ژیانی ئاژەڵەکانیش و ئەبێ حکومەت بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە ژیانیم ئاژەڵانە بەجێبێنێت ئەوش لە ڕێگەی ئەو پرۆژەی کێمە ناوڕۆگەکەی ئەمەیە لەسەر ئاستی پارێزگاکان پێویست ئەکات کە هەر پارێزگایەک پەناگەیەک یان شێڵتەرێک دروست بکرێت و هەموو ئاژەڵە بێ پەناگەکانی تیا کۆ بکرێتەوە و دوای کۆکردنەوەیان نەشتەرگەریان بۆ ئەنجام بدرێت و نەزۆک بکرێن و دواتر لەلایەنی تەندروستی و خزمەت بکرێن و بپارێزرێن و هەروەها هەموو ئەو ئاژەڵانش ببن بە هەڵگری ناسنامەیەک وەر کەسێک گەر پێویستی بۆ ئاژەڵانە بۆ ئەتوانێت سوودی لێوە بگرێت بۆی کە بیبا لە لای خۆی بەخێوی بکات. سەبارەت بە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بەگشتی ئێستا چۆنە؟ دیارە ڕێژەی سەوزایی لە کوردستانە ناگات بە ئاستی ستانداردی جیهانی هیچ پارێزگایەک و هیچ ناوەندێک لە کوردستانە ئەوەی کە هەیە لە خواری ستانداردی جیهانیەوەیە بۆیە پێویستەکە ئەم ڕێژەیە زیاد بکرێت ئەم ڕێژەیەش لە ڕاستیە بە حملەی ئیعلامی و نازانم هەڵمەتی جۆرا و جۆرەم شتانە زیاد ناکرێ ئەمە بە پلان زیاد دەکرێت چونکە بابەتی چاندنی نەمام تەنها ینی زیادکردنی ڕوبەری سەوزایی تەنها ئەوە نییە کە تۆ نەمامەکە بڕۆنی توتر تەواوازی لێبێنە کەناڵەکان ڕۆشتەیەکە بەدوای بەدڵنیایەوە کەناڵەکان ئیعلام ڕۆیشت ئێمەش ئەڕۆینەوە تەواو نا ئەمە پێویستی بە ئاودان هەیە و پێویستی بە پاراستن هەیە کە ئەم دوو لایەنە زۆر بە کەمی ڕەچاو کراوە هەر بۆیە ئێمە لە پرۆژەی پارکی نیشتیمانی دەستکردا ئەم لایەنەمان خستۆتە ڕوو کە پێویستەکە چۆن چارەسەری ئەم کێشەیە بکرێت کەویش لە ڕێگەی ئەوەی کە لە ئاستی پارێزگاکان ڕوبەرێکمان دیاری کردووە کە ئەوەندە دۆنم دیاری بکرێت بۆ دروستکردنی ئەم پارکە نیشتیمانیە و هەروەها لە قەزاکان بە ڕوبەرێک و لە ناحیەکانیش بە ڕوبەرێک هەر کەس و هەر ڕێکخرا و هەر لایەنێک ئەوێت هەڵمەتی چاندنی نەمام ئەنجام بدات بە هەر بۆنە و بە هەر یادێکی نیشتیمانیەوەیە یا
یاخود یادی تاکە کەسیان حزبیە نازانمە چۆنێکە پێویست ئەکات بڕات لەناو ئەو پارکە نیشتیمانیە نەمامەکان بڕوێنرێت و ئەو پارکە سیاجی ئەبێت کە ڕەچاوی ئەوە کراوە کە بپارێزرێت و لە ئاودانیش ئاو بدرێت واتە ستافێک بەڕێوەی باش کاکسەرۆر تاسە پرۆژەیاسایشی وان نییە بۆ نمونە ئەو خێزانانەی کە مناڵیانە بێ لە جاتیەوە لە مامێک چێنن لە هەر شوێنێک کاکدانا لەناو ئەو پرۆژە ئەمەژەش بەوە کراوە پرسیارێکی جوان و بەجێت کرد نەک تەنها ئەوانەی کە با بڵین مناڵیانە بێ بەڵکم ئەوانەی کە زەواجەکەن ئەوانەی کە بۆ نمونە مەسەلەن با بڵین خوێندن تەواوەکەن تەخەڕوجەکەن ئەو کۆمپانیانەی کە ئۆتۆمبیل هاوردەی کوردستانەکەن چکەمانە زیان بە ژینگەگەن ناشکرێت کە تۆ زیانەگەنی بە ژینگە و لەسەر حسابی ژینگە تۆ بازرگانی بەدڵنیایی و هەتا ئەو کۆمپانیا و کەسانەشی کە ڕوبەڕووی سزای ژینگەی ئەکرێنەوە بۆ نمونە زۆر کاتە بۆ لایەن بەشی باخچەکان یان شارەوانی یان فەرمانگەی ژینگە کاتێک و کەسانی کە سەرپێکی ژینگەیان کردووە بە ئۆتۆمبیلەکان خۆیان کێشاوە بە نەمامێکە نەمامێک یان چەند نەمامێک یان چەند درەختێکیان لە ناو بردو سزا دراون بە چاندنەوەی چەند نەمامێک تۆ پێویستەکات ئەو شوێنێکتە بێکە و نەمامانەی بۆ بەرێتیایە بڕوێنێ نەک ئەوەی کە بۆ نمونە بڵێ من ئەوە نەمامەکانم ڕواند و لە کاتێکشە هیچ دیار نەبێ ئەمانە یعنی بەرهەمەکان دیار بن و شتەکان دیار بن لەناو ئەم پرۆژەیە ئاماژە بەمانە کراوە و تەواوی ئەم کەسانی کە ئاماژەم پێکرد هیچ جۆرە مامەڵەیەکی یاساییان بۆ ناکرێت هەتا نەڕۆ لەناو پارکی نیشتیمانی نەمامەکە بڕوێنن ئەوش چەند عەدەدێک دیاری کراوە بە پێی هەر بوارە و بۆنە و بڕەنەمامێک دیاری کراوە بچن لە پارکی نیشتیمانی نەمام بڕوێنن و لە پارکی یان لە ئیداری پارکی نیشتیمانیەوە لەوێ نووسراوێک ئەهێننەوە بۆ ئەو دامەزراوە لەوێ اینجا مامەڵە یاسایەکەیان بۆ ئەکرێت و بەلای کاری خوانەوە بەس کاکسەوەر هەز ناکەی لایانی جێبەجێ کار و دەسەڵاتە شەرعیەکان وەک پێویست نایان بدەن ژینگەوە دەزانی بۆچی لەبەرەوەی کۆی ئەو خەڵکانی کە لە ناو سیستەمی حکومڕانی ئەم وڵاتان بیری ژینگە پارێزی نیە لە ناو زێنیانە و ینی خەمی ژینگە نییە ینی ئەوەی کە هەیە بەڵام چەندین بەرپرسە بینی ڕایشکاریان ڕایشکاری زانی کورە ڕایشکارەکان خۆشیان ئەسڵن دۆستی ژینگەنی ینی ئەگەر ببن بۆ نمونەتوانن پێداگری بکەن لەسەرەوەی کە بۆ نمونە وەزیرەکەیان نازانم سەرۆکەکان بەرپرسەکان هەر شتێکیان کە هەیە لەناو ئەو موسسانەی بەڕێوەبردنە ناچار بکەن یاخود کاریگەریان لەسەر دروست بکەن بۆ ئەوی کە بتوان کار بۆ ژینگەی کوردستان بکەن ئەوەی هەیە لە کوردستانە لایەنێکیان لە دوای پرۆسەی ئازادیەوە کاتێکە لە باشووری کوردستانە وەزارەتی ژینگە دروست ئەکرێت وەزارەتی ژینگە بۆ ئەو دروست ئەکرێت کە ئێمە بە کۆمەلگەی نێودەوڵەتی بڵین ئێمە وڵاتێکی دیموکراسین وڵاتێکی نازانم مەدەنین وڵاتێکین کە لە خەمی ژینگە و پاراستنین لە پاشەوەی کەین بە دەستەی ژینگە و دەستەی ژینگەش حسابی هیچی بۆ ناکرێت و قەرارەکانی ئەسڵەن جێبەجێ ناکرێت و بڕیارەکانی ناخرێتە ناو بواری جێبەجێکردنەوە چ لە ناو دادگاکان لەلایەن ئەو شوێنانی کە بۆنە موسسەین و یاخود لە بەردەمی میدیاکان یعنی شتەکان شتی ڕۆتینی و نازان بەرچاوین زیاتر شتی عملی و کردداری نین بەڵێ کاکسەرۆر بۆچی ڕۆژی 16 چوار لە هەرمی کوردستان دانراوە بە ڕۆژی ژینگە دیارە 16 چوار وەکو ڕۆژی ژینگەی کوردستان ناسێنراوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ڕۆژی 16 چوارە لە ساڵانی هەشتاکانە بۆمبارانکردنی بەشێک لە گوند و ناوچەکانی باشووری کوردستان هەبووە و کیمیاباران هەبووە بە تایبەتریش ئەمە لە دۆڵی بالیسانەوە دەستی پێکردو بەوەی چکە یەکەم ناوچەکە با بڵین کیمیایی بەرکەوتووە یان بۆمباران کراوە ناوچەی بالیسان بۆ یان دۆڵی بالیسان و شێخوەسانە بۆیە ئەم ڕۆژە لەوێەوە وەرگیراوە ڕۆژی ژینگەی کوردستان وەکو ڕۆژی ئاوادانکردنەوەی کوردستان ڕۆژی گەشەپێدانی کوردستان و ڕۆژی پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان بۆ بیرهێنانەوەی ئەو کارەساتان ناخۆشانەیە کە لەلایەن ڕژێمی بەحسەوە بەسەر ئێمە هێنراوە ئەی سەبارەت بە هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا تا چەند باز لەوا کرێت کە ژینگەی زەوی پاکردوێتەوە ئایا ئەمە ڕاستە؟ ئەزانی ینی بۆ نمونە مەسەلەن ئەو ینی هەموو کۆمپانیا و پرۆژە هەموو ئیشەکان وەسان بەهۆی کەرەنتینەوە باشە بەڵام لە دوای ئەمەوە چی دروست بوو کاتێکە بۆ نە کەرەنتینە نامێنێ هەموو خەڵکەکان پێویست ئەکات کاتەکانیان 2 ئەوەندە و 3 ئەوەندە بکەنەوە بۆ ئەوەی ئەو کاتانی کەلیان ڕۆیشتویان ئەو سەرمایهدارانی کە زەرریان کردو بتوان قەرەبووی ئەو لایەنە مادێ بکەنەوە بۆیە ئەمە شتێکە ینی ئەوترێت کە بۆ نمونە ژینگە پاک بوویەوە بەڵام لە دوایەوەش هەم دیسان ژینگەیان 2 بەرامبەر پیس کردەوە ئەسڵەن 3 بەرامبەر ئەوەی کە بۆ نمونە لە کاتی کەرەنتینا هەبوو بۆیە من بۆ خۆم باوەڕم بەو شتە نییە ینی بەڵێ کاکسەرۆر من هیچ پرسیارێکم نەماوە گەر دواوتەی خۆت دواپەیامی خۆت بگەێنی دواپەیامم ئەوەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تاکێکی ژینگە دۆست دروستکەین پێویست ئەکا کە بگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن تکاو داوام لە وەزارەتی پەروەردە لە هەموو لایەنانی کە پەیوەندیدارن کار لەسەرەوە بکەن کە ژینگە بکەن بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن لە قۆناغی باخچەی منداڵانەوە دەست پێ بکەن هەتا دوهەمین قۆناغی خوێندن لە کوردستانە بۆی ئێمە کە تاکێکمان هەبێت تاکێکی پارێزەری ژینگە بێ واروەها پەلەشیان نەبێت و پێویستیش ناکە ئێمە پەلە بکەین پەلەکردن لەو لایەنەی کە بۆکو چۆن بۆ نمونە نەمامێک بەرهەم دێت
یان ئەمڕۆ ئەیڕۆێنین چەند ساڵ بەرهەمەکەمانەیەتێ پێویستەکە ئێمەش بە هەمان شێوە بە نەفەسێکی درێژەوە کار لەسەر ئەوە بکەین هەتاوەکو ئەگەین بە ئەو ئەنجامەی کە هەمانە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان. زۆر سپاس بەڕێزان بەرنامەی ئەم ڕۆژمان کۆتایی هات خواتان لەگەڵ.